هەڵکۆڵین و بڕینی شاخی گۆیژە ماوەی چەند ڕۆژێکە کاردانەوەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە دوای خۆی داهێناوە. چالاکان و ڕێکخراوەکانی بواری ژینگە دەڵێن کۆمپانیا حیزبیەکان خەریکە سیمای شاری سلێمانی لە ناو دەبن. کۆمپانیەکی کەرتی تایبەت ڕوونکردنەوە لەم بارەیەوە دەدات و دەڵێت ئەو وێنانەی بڵاو کرانەتەوە قسەیان لەسەر دەکرێت بۆ دروستکردن و فراوانکردنی شەقامە. وەکو سنووری پرۆژەکە ئەم گردە ئەگرێتەوانێ هەتاوەکو بەشێکی ئەم شەقامە، بەڵام بەهۆی دیزایانی ئەم شەقامەوانێ کە بە شێوازی زیگزاکیەتە خوارەوانێ بەهۆی ئەوەی کە سلۆپی شەقامەکە کەم بێتەوانێ و درێژەکەی زیاد بێت بە مەبەستی ڕێگرتن لە ڕوودانی کارەسات و ئەوانە بۆیە ئەو پارچانەی بڕاوە. ئیزافەتەن بۆ ئەوە ئێمە سنووری پرۆژەکەمان هەتا قەراغی گردەکەیەتە ئەوانە، بەڵام بەشێکی زۆری ئەمەی ئێستا جەنابتانی بینن بڕاوە، ئەمە بۆ جێبەجێکردنی شەقامەکەیە نەوەکو بۆ شتێکی. شارەوانی سلێمانی دەڵێت پێدانی ئەم پرۆژەیە بە کۆمپانیاکە مۆڵەتی سەرجەم لە ئانەکانی هەیە و لە بەرامبەردا ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی خستۆتە ئەستۆی کۆمپانیاکە. سام شوێنە شاخی ئەم تەنیشت تونێلەکەیە دیارە لە ڕمنی فراوانکردنی پرۆژەی و بەرهێنانی بەرزایەکانی سلێمانیایە. دیارە ئەم پرۆژەیە کە پێشتر ڕەزامەندی هەبووە سەرجەم ڕێکاری یاسایەکانی بڕیوە، هەم لە وەزارەت، هەم لە بەڕێبەراتی نەخشەدانان، هەم لە وەبەرهێنان، هەم لە ژینگە، هەم لە کوشت و کاڵ. ئەخیر شوێنکەوە ڕەزامەندیاوە سەرۆکاتی شارەوای سلێمانیە، ئەویشکەوە کۆمەڵێک مەرجی بەسەرە سەپاندووە وەک سەوزکردنی شاخی گۆیژە کە بەردەوامە کاری تیاکەن، دروستکردنی ئەو بەرزە پرد و چاکردنی ئەم شەقامی کە ساڵانە بەداخەوە کارەساتی ناخۆشی تیاڕۆیە. کۆمپانیەکە نایشارێتەوە کە لە بەرامبەر دروستکردن و فراوانکردنی ئەم شەقامە دوو گردی پێدراوە بۆ فراوانکردنی پرۆژەکەی و دروستکردنی ڤێلا و شقەی نوێ. تەواوی ئەم پرۆژانە لە ڕێکەوتنێکایە کە لەگەڵ سەرجەم لایەنەکانی حکومەت پەیڕەو کراوە و جێبەجێ کراوە کە خۆی دەبینێتەوە لە فراوانکردنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی لە بەرامبەر جێبەجێکردنی ئەم پرۆژانەدا کە مەزەندە دەکرێت زیاد لە نێوان 15 بۆ 20 میلیارد دینارە. طبعاً تەواوی ئەم پرۆژانە بە مەبەستی خزمەتکردنی شارە، ئیزافەتەن بۆ پرۆژەی بەرزایەکانی سلێمانی کە فراوانکردن بەخۆ دەبینێت لە هەردوو گردەی پشتەوە. بەشێک لە شاخی گۆیژە کە دراوە بە کۆمپانیاکە دەوترێت پێشتر لە بەرامبەر خەرەبوو وەریگرتووە و زەوی خۆیەتی، بەڵام دانیشتوانی سلێمانی نیگەرانن لەوەی بە پاساوی جیاجیا شاخی گۆیژە و شاخەکانی دیکە بدرێت بە کۆمپانیەکان و بکرێت بە یەکەی نیشتەجێبوون یان هەر پرۆژەیەکی دیکە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.